سەرەتا ژمارەیەک جوتیار بە دروشمەوە چوونە سەر ڕێگای فڕۆکەخانەی نێودەوڵەتی کەرکووک. دواتر خێوەتەکان هەڵگرت و چوونە نێو شەقامەکە و بە ڕووی هاتوچۆ دایانخست. کورد و تورکمان پێکەوە دژی داگیرکردنی زەویەکانیان و تعریبکردن خۆپیشاندانیان دەست پێ کردووە. لە هەڵکێشانی ملەتی کورد و تورکمانە لە ڕێگەوە بێگومان بن دوای تۆبزاوە لەیلانە دوای لەیلان ئەزێتە قەرەهەنزێ دوای قەرەهەنزێ ئەسوڕێتەوە بۆ شوان و شێخزەینی و ئەو ناوسانە. ئەم بەرنامەیە هەر درێژەی هەیە. کورد و تورکمان نشکرمە زۆرینەی ئەوانەی لێرەن جوتیارن. هەندێک لەوانە لە سنوورەکانی دیکەوە هاتوون. لە هەموو ناوچەکە جوتیارەکان یەکیان گرتووە و هەستیان بەو ستەمە کردووە کە لە سەریانە. جیهاندار یەکێکە لەو کەسانەی لە کەرکووکەوە هاتووە. دروشمی نووسیوە و دەڵێت ئەم قۆناغەی تعریب ئەگەر سەر بگرێت مەترسی لەسەر کورد لە هەموو ناوچەکان دروست دەبێت. خەڵکی تۆبزاوە خۆیان مەشهورن ینی بە تۆپزی پیاو بوودا هەر پیاون ئێسش وەزیر دیفاعگەری بە تۆپزی و بە زۆر ئەم خەڵکە ئاوارە بکە بە ناوەی دیموکراتیەتی تازەی شوێبێنیەوە. پاش چەند خولەکێک ژمارەیەک پەرلەمانتار هاتنە نێو خێوەتی خۆپیشاندەرانەوە و پاڵپشتی خۆپیشاندەرانیان کرد. داوای خۆپیشاندەران بەڕەوا دەزانن وزارەی دیفاع کە ئەدعاءەکە ئەم مقاطعەیە عایدە و مولکیەتی خۆیە ئەوەلیاتێکمان هەیە پێڵێن تەسجیل عقاری پێڵێن ئەحسا ئەتوانین لە ڕێی یاساوە هەمووی ئەوان ئەو مەلەفانە ئەوەلیاتانە دراسە بکەین بۆ ئەوەی زیاتر مافەکانیان وەربگرن. خێوەتی خۆپیشاندەران هەڵناگیرێت تا ئەو کاتەی کە حکوومەتی عێراق بە دیاریکراویش وەزارەتی بەرگری دەست لەو زەوی وزارانە هەڵنەگرێت و لە بڕیارەکانی پاشگەز نەبێتەوە. ئەمە قسەی بەشێکە لەو جوتیارانەی کە لێرە کۆبوونەتەوە. ئەو هەنگاوەی کە ئێستانراوە بۆ تعریبی زەویوزاری کورد و تورکمان لە تۆبزاوە و سنووری ترکەلان ئەگەر سەر بگرێت بە قسەی جوتیارەکان ئەوە زیاتر لە 13,000 دۆنم زەوی کشتتوکاڵی دەکەوێتە بەردەم هەڕەشەی تعریب و سڕینەوە. سۆران کامەران، کوردستان 24 کەرکووک.